ڕاستە و کۆمەڵی ئیسلامی لەوە ئێمە لە ناو جومگەکانی دەسەڵاتان نەبین لەوە نەمتوانین لۆکو پێویست بتوانین هاوکاری مادیامین بەتەواوی مانە بەڵام سوپاس بەخوا ئێمە بەقەدەر ئەوەی پێمان کرابێت لەو بەشانەی کە پێ ئەوترێت بەشی خزمەت گوزارەکان وەکو بەناوی بەخشینە یاخود هەر بابەتێک دەتوانی وانە بەقەدەرەوەی کەمان کرێ هاوکاریان بین و ئێمەش کە هاتوین بەڕاستی وەکو پاڵپشت و هەماهەنگ و سەنەدی ئەم برایانەکان برای خۆمانن ئازیزی خۆمانن خەڵکی خۆمانن خەڵکێکن کە بەڕاستی پێویست دەکات هەموو کەس ئەوەی کە دەسەڵاتدارە لایەن لێ بکاتەوە کە بتوان هیچ معاشەکانیان ماگانە بدرێ ئەوەی کە ئیمکانیاتێکی هەیە و پارێکی خوای گەورە پێیداوە پێویستەکە بتوان هاوکاری ئەم خەڵکە بن. ئێمە بە خێراتنیانەکەین یان خێنە سەر و سەر چاومان بەڕاستی ئەوە گەورەی خۆیانە کە هاتوون پشتگیری و پشتیوانی خۆیان بۆ کەمپینی کەمەندامان دەرەبڕن لەسەر ئەم شەقامە هەروە بوون هەم خاوە هەمیشە خاوەن هەڵوێز بوون خاوەن ویژدان بوون و هەر کاتێک شتێکیان لەدەست بوو بێ لەگەڵ ئێمە بەشیان کردووە و هەر کاتێکیش لە ڕووی معنەویەوە پێویستمان پێیان بوو بێ لەگەڵمانە بوون و هەر کاتێش پشتیوانی ئەوانمان ویسبێ ئەوان لەگەڵمانە بوون دیارە ئەم کەمپینە خۆتان نەزان بۆ لە پێناو خوتی جەژندایە بۆ کەمەندامان ئێمە پێویستمان بۆیە ئەو خەڵکە لەگەڵمانە بێت ئەو خەڵکە ئاگادار بێت بۆی بتوانین لە ڕۆژێ پێشەژی قوربان ئەو سەدان کەسەی کە پانایان بۆ ئێمە هێناوە قوتی جەژنیانێ نانی جەژنیانێ لە ڕێی ئەم خێمەوە هاوکاری بکرێن.